ئانا فرانک ئەو کیژۆڵەی پەڕاوی بیرەوەریەکانی لەناو یەکێک لە کامپە زۆرەملەکانی نازیەکاندا دەشاردەوە، هەر لەوێش گیانی لەدەستدا. نووسیوێتی هەر کەسێک دڵی خۆش بێت دەتوانێت دڵی ئەوانی دیکەش خۆش بکات. لە واشنگتن دیسیەوە سڵاوی زایاڵی داهێنانتان لێبێت. ئەم هەفتەیە کۆمەڵێک فیلمی سینەمایی لە ئەمریکا و جیهان نمایشکران. بەپێی خەمڵاندنەکان فیلمی زە سوپەر ماریۆ براس پڕفرۆشترین فیلمی سینەمایی بوو. فیلمی جان ویک چاپتەر 4 و فیلمی رێنفێڵ یونیڤەرسەڵ کە فیلمێکی میتافیزیکیە و نیکۆلاس کەیج ڕۆڵی دراکۆلای تیادا دەگێڕێ، ڕۆڵێکی سەرەکیە و ئەوانیش پڕفرۆشترین فیلمەکان بوون. لەو بارەیەوە ئەم راپۆرتەمان بۆ ئامادە کردوون. فیلمی The Pope's Exorcist یان دەرکردنی جنۆکەی پاپا کە ڕاسەڵ کرو تێیدا ڕۆڵی سەرەکی دەگێڕێ کە ڕۆڵی پاپایەکی کۆچ کردووە، نزیکەی 9.2 ملیۆن دۆلاری لە 3178 شوێنەوە بەدەستهێناوە. پلەی سێهەمیش بۆ فیلمی جان ویک چاپتەر 4 بوو کە لە کۆتایی هەفتەی چوارمی خۆیدا 7.9 ملیۆن دۆلاری بەدەستهێنا. ئێستا وێنەی ئەکشنی لاینزگەیت زیاتر لە 106.1 ملیۆن دۆلاری لە ناوخۆدا بەدەستهێناوە. فیلمی ڕێنفیلدی یونیڤەرساڵ کە فیلمێکی مەتافیزیکیە و نیکۆلاس کەیج ڕۆڵی دراکولا و نیکۆلاس هۆڵد وەک کارکتەری سەرەکی ڕۆڵی تێدا دەگێڕن بە بڕی 7.8 ملیۆن دۆلار لە پلەی چوارەمدایە. سەرچاوەی چیرۆکی ئەیر جۆردانی بن ئەفلەگ بە ناوی ئەیر 5 فیلمە باشەکانی ئەم هەفتەیەی بەدەستهێنا. لە کۆتایی هەفتەی دووهەمیدا 7.7 ملیۆن دۆلاری بەدەستهێنا و کۆی داهاتی ناوخۆی خۆی گەیاندا 33.3 ملیۆن دۆلار. هەروەها کۆمپانیای A24 بۆ یەکەم جار فیلمی نوێی خۆی بە ناوی بۆیز ئەفرەید واتە بۆ دەترسێ نمایش کرد و لە 4 سینەماش لە نیویۆرک و لە لۆس ئانجلس لە پێشەنگەکان بوو. فیلمەکە لە کۆتایی هەفتەدا 320.396 دۆلاری بەدەستهێنا و لە کۆتاییشدا فیلمی ئادسی کە فیلمێکی سێ کاتژمێریە و دەرهێنەرەکەی پێشتر فیلمە ترسناکەکانی بۆ ماوەئی و مێت سامری دروست کردووە لە ڕۆژی هەینیدا لە سەرانسەری ئەمریکا نمایشکرا. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتن. دەنگی ئەمریکا، سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. تاکە کۆمپانیای بەرهەمهێنەری پاتری بەریتانیا دەڵێت لە سکۆتلەندا دەمێننەوە، بەڵام ڕەتکردنەوەی دەرفەتێکی ئابووری لە ئەمریکا هەڵبژاردنێکی ئاسان نەبوو. بە ملیارەها دۆلار لە یارمەتیەکانی ئەمریکا بۆ وزەی پاکش تەرخان کراوە. زۆر جار کۆمپانیەکانی بەریتانیا دوودڵن وڵاتەکەیان بەجێ بهێڵن یان نا. لە یەکێک لە شارۆچکەکانی ئەو پەڕی باکووری بەریتانیا ئەم بینایە تاکە کۆمپانیای بەرهەمهێنەری پاتریە لە بەریتانیا. کۆمپانیای ئەمتی پاوەر لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا پاتری لیۆتۆم ئایۆن دروست دەکات، بەڵام کێشەیەکی زۆری هەیە بۆ ئەوەی لەوێ بمێنێتەوە، چونکە ئەمریکا یارمەتیان دەدات بۆ ئەوەی بە جۆرێکی دیکە بەرهەمەکانیان ساغ بکەنەوە. لە چوارچێوەی یاسای کەمکردنەوەی هەڵاوسان IRA ملیۆنەها دۆلار یارمەتی بۆ ئەو کۆمپانیایانە دانراوە کە کار لەسەر پرۆژە وزەی پاکش دەکەن. ئالان هۆکس بەڕێوەبەری جێبەجێکاری کارگەکە دەڵێت IRA پشتگیری لە 30% بۆ لە 50% تێچوونی بەڕێوەبردننی کارگەکە دەکات.
ئێمە کاردارێکی بەریتانیایین کە لە ناوخۆدا گەشەمان کردووە خۆمان وەک کۆمپانیایکی بەریتانیا دەبینین ئێمە لێرە تەکنۆلۆژیایەکمان پەرەپێداوە و دەمانەوێت تەکنۆلۆژیاکە بخەینە بواری بازرگانیەوە و دەشمانەوێت بەرهەمەکە لێرە دروست بکەین ئەوە خواستی ڕەهای ئێمەیە پرسیار لەوە بکەین کە ئایا یارمەتیەکان لە دەرەوەی وڵات بەردەستن ئەوە بیانویە کە دەبێت لە بەرچاوی بگرین بەڵام ئێمە دەمانەوێت لە بەریتانیا بمێنینەوە و هیچ گومانێک نییە لەوەدا. یارمەتیەکانی ئەمریکا زۆر سەرنجڕاکێشن بۆ کۆمپانیای ئەمتی کە بەنیازە کارگەیەکی گەورەتر لە سکۆتلەندا دروست بکات. بەڕادەیەکی زۆر خواستی کڕیاریان لە بەرزبوونەوەدایە کە دەیانەوێت وزەی خۆر دابنێن. دەزانی ئێمە لە خۆناغێکداین کە لە کۆششی ئەوەداین یەکەکانی وزەی خۆر بەدەست بهێنین چونکە بایەخدانێکی زۆر بە پرۆژەکان دەدرێت. ئێمە لە 3 مانگی سەرەتای ئەم ساڵدا بە ڕێژەی نزیکەی لە 150 لە بازرگانیدا گەشەمان کردووە. بەهۆی قەیرانی وزەوە خواست لەسەر وزەی نوێ بووەوە زیاتی کردووە. ئەگەر بە تەواوی پشت بە یارمەتیەکان ببەستیت دووچاری مەترسی دەبیتەوە کاتێک یارمەتیەکان تەواو دەبن ناتوانیت لە کارداریەکەت بەردەوام بیت. بۆیە نمونەکەمان لە بەریتانیا تێکەڵەیەکە لە هەندێک پشتگیری بۆ ئەوەی دەست بکەین بە کارە بازرگانیەکە پاشان هەندێک گۆڕانکاری لە ڕێخستنی بازاڕدا هەیە بۆ مانایەی ئەو کارداریانە داهاتوویەکی درێژخایەنیان دەبێت و لە ڕێگەی سیستەمی باجەوە بۆ بەرهێنان هەندەدرێن. جێرمی هانت ڕاوێژکاری بەریتانیا لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتی لە واشنگتن دیسی کۆبووەوە و پێشبینی ئابووریەکانی تاوتوێ کرد. لە ویلایەتی ڤیرجینیا لە ئەمریکا کۆمپانیەکانی پانێڵی وزەی خۆر لە کۆششدان بۆ ئەوەی گەردوونگەرای گۆڕانکاریەکان بکەن. باڵا مەحموود دەنگی ئەمریکا واشنگتن. گۆرانی بێژ و ئاوازدانەری سەنیگالی بە مائیل لەم هەفتەیەدا وەک باڵوێزی نیازپاکی ڕێکەوتن نامەی نەتەوەیە گرتوەکان بۆ بەرەنگار بوونەوەی بە بیابان بوون دەستنیشان کرا. شەن بەشانی هاوڕێ مۆزیکا ژەنەکانی کە وەک ئەستێرەیەکی ئەفریکایی لە مێژە چالاکوانە لە بواری گۆڕانی کەشوهەوا و پرسی پەنابەراندا لە ساڵی 2003ەوە لە کۆششدایە بۆ ڕەوانەوەی ئاستەنگەکانی بەردەم گەشەپێدان لە ئەفریقا. هونەرمەندی سەنگالی بابا مال vêmehê wek balyozê neteweyên yekbûyiyê niyazpakiyê hat binavkirin. Wî berê jî bi bejdariya çend hunermendin din bi neteweyên yekbûyî ra kar kiriye. Ev çend sal e mal wekî çalekvanê penaberan û guhartina keş û hewayê tê naskirin. Di sala 2003 da هونەرمەند مال پرۆژەیەکە خێرخوازیە ji bo Afrika dest pê kir. Armanca projeya wî şerê dijî beyabanbûnê li Senîgalê ye ku bûye sedema koçberiyê. Piraniya rûnijvanan dê rêyên metirsîdar ra koçber dibin. We are tackling climate change impact. ئەم شەڕێک گواردنا کەش و هەوایە دکەین و هەروەها بیابانبوونێ لە ئەفریقیایە بە تایبەتی لە هەرێمامە ئەم نەدورن ji بیابانê ئەم dibînin çê dibe ئەم dibînin xelkê ku derfeta cûtkariyê û masîgirtinê tuneye ji welat koçber dibin. Mal li bajarokê Podor li Bakurê Senegalê mezin bûye ku hejmareka mezin ya masîgiran li wir heye. Malbata mal jî masîgir bû û dihat çavarêkirin ku ew jî bibe masîgir lê mal bi aliyê hunerê veçû. Ew dê her ahengekê de behsa pirsgirêkên welatê xwe dike. Our role is first to give. Rola me ew e ku em ji xelkê xwe re bêjin çi li welat dibe ji ber ku rûnijvan nizanin çima ew rastî pirsgirêkan tên û nizanin ev sedema guhertina keş û hewayê ye. Ew nizanin çawa li dijî vê yekê rawestin. Di projeya xwe de mal wê dest bi rahênana xelkê bike da ew jî di civakên xwe de van babetan bînin holê. Mal bawer dike dibe hêz di destê gencan da be da ku guhartin çê bibin. Di gel projeyên wî yên xêrxwaziyê bi netewên yekbûyî ra mal di hunera xwe de jî berdewam e. Wî alboma xuya nû belav kir û biryare di meha bêda lê London ahengeka taybet pêşkêş bike. Ravindowski دەنگی ئەمریکا. هەرچەندە پێشبڕکێکە دواخرا بەڵام توانی سەرکەوتوو بێت و پلەی یەکەم بەدەست بهێنێت. خۆپیشاندەرانی پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان توانیان پێشبڕکێکە دوا بخەن. ئەسب سوارەکان و تیمەکان ئەسپەکان بەخێو دەکەن بۆ ئەوەی خۆیان بیبەنەوە. بەڵام ئەسپەکان زۆر هیلاک دەبن و زامدار دەبن و بەداخەوە زوو دەمرن.
ئەسپی کۆراج رامبلەر کە باشترینە و ئەسپ سوار دەرێک فۆکس سواری بوو سەرکەوتنی نیشتیمانی گەورەی بەدەستهێنا لە یاریەکانی گراند ناشنالدا کە لەلایەن خۆپیشاندەرانی مافیا ژەڵانەوە لە ئاینتری بۆ ماوەیەکی کورت دواخرا. ئەم ئەسپەی گرەوی بردنەوەی یەک بەهەشتە لەلایەن سندیکایەکی حەوت کەسیەوە خاوەنداری دەکەن و لە ساڵی 2020دا بە $21,102 کڕیویانە بەسەر هەموو سی ئاستەنگەکانی بازداندا بازی داوە بە ڕوونی سەرکەوتنی بەدەستهێناوە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ تا کۆتایی. ئەسپی ڤانیلێر گرەوی 1/20 کەمێک نزیک بوویەوە پێش ئەوەی پلەی دووەم بەدەست بێنێت. هەروەها گایلەر دۆمێنەسێڵ گرەوی 1/10 پلەی سێمی بەدەستهێنا و براوەی ساڵی ڕابردوو نۆبێل یەیتس پلەی چوارەمی بەدەستهێنا. بۆ بردنەوەی ئەسپ سوار فۆکس ئەمە دووهەم سەرکەوتنی بوو لە یاریە بەناوبانگەکەی ستیپل چیس و دووهەم سەرکەوتنی بوو لەسەر ئەسپێک لەلایەن لۆسێندا ڕاستلی سکۆتلەندیەوە ڕاهێنرا بوو دوای ئەوەی 6 ساڵ لەمەوبەر لە پێشبڕکێی وان فۆر ئارتر بردنەوەی بەدەستهێنا. ئەوەش دوای ئەوە هات کە پێویستی بە پشکنینی توانای لەش بوو دواتر ڕاگەیەندرا توانای لەشی هەیە کە بتوانێت لە 175مین قۆناغی بەناوبانگترین یاریەکانی جیهاندا بە گرەوی 500,000 پاوەند بەشدار بێت. فۆکس لە لێدوانێکیدا بۆ کەناڵی ITV وتی بەڕاستی باوەڕ ناکەم. لە ڕاستیدا بڕوا ناکەم. ڕاستی ئەسپێکی بێهاوتایە بۆ من جێگای خۆشبەختیە. من بەختەوەرم کە لە یەکەم ڕۆژەوە سواری ئەم ئەسپە بوو. ئێستاش ناتوانم باوەڕ بکەم. ڕیشەل بلاکمۆر کە 2 ساڵ لەمەوبەر بۆ یەکەم ژنە ئەسپ سوار کە براوەی پێشبڕکێکە بوو لە پێشبڕکێی ئەینت دەتە شەیم پلەی 17هەمی بەدەستهێنا. دەستپێکردنی پێشبڕکێکە کە یەکێکە لە ڕووداوە بەناوبانگەکانی وەرزشی بریتانیا بۆ ماوەی نزیکەی 15 خولەک دواکەوت دوای ئەوەی خۆپیشاندەران ڕێگەیان بۆ یاریگاکە گرتەبەر. هەندێکیان هەوڵیاندا بەسەر تەلبەنەکاندا بازدەن پێشەوەی لەلایەن پۆلیسەوە 9 کەسیان دەستگیر بکرێن. خۆپیشاندەران دەڵێن ئەم پێشبڕکێیە سەختە بۆ ئەسپەکان زۆریان لە ماوەی ساڵانی ڕابردوودا لەسەر ئاستەنگە ترسناکەکانی بازداندا گیانیان لەدەستداوە. ئەسپێک بە ناوی هێڵ 16 دوای کەوتنە خوارەوەیەکی سەخت لە ئاستەنگی یەکەمدا بە سەختی بریندار بوو لە بازنەی دووەمدا بەرشاشەکانی دانرابوون کەوت. وتەبێژی یانەی ئەسپسواری مەخابوونی ڕاگەیان دوای ئەوەی دڵنیا بوو کە هێڵ 16 تووشی برینێکی سەخت بووە. دوو ئەسپی دیکە ڕیسات پرایر و کەیپ جەنتڵمان لەلایەن پزیشکانی ئاژەڵەوە پشکنینیان بۆ کرا. هێڵ 16 سێهەم ئەسپ بوو گیان لەدەستدا لە فیستیڤاڵەکەی ئەم ساڵدا کە 3 ڕۆژ دەخایەنێت دوای ئەوەی لە ساڵی 2022دا 4 ئەسپ گیانیان لەدەستدا. لەم جۆرە کێبڕکیانەدا لە دەرەنجامدا زۆر لە ئەسپەکان بەهۆی برینەکانیانەوە شایانی هەیە لە پەک بکەون و گیانیان لەدەست بدەن ئەمەش نیگەرانی هەرە گەورەی پارێزەرانی ئاژەڵە. برنامه هەفترەنگ بەرنامە کوونەری یا بەشی کوردی لە دەنگی ئەمریکایی. ئەز لوقمان ئەحمەد هەردوو هەفتی جارێکی وت بم گەڕێکی ناو ئەختی چاند و هونەرا ڕەنگین بمەڕەنە. و بەرهەمهێنەران ساڵانە ملیارەها دۆلار خرج دەکەن بۆ ئۆتۆمبیلە کلاسیکیەکان لە ئەمریکا و لە جیهان. بازاری بچووکی ئەم جۆرە ئۆتۆمبیلانە زۆر گەشەی کردووە لەبەرەوەی ئەوانەی خولیای کڕینی ئۆتۆمبیلە ئەنتیکەکانیان هەیە لە پێشبڕکێی کڕیندان و هاوکات ڕۆژ بە ڕۆژ نرخەکانیان بەرز دەبێتەوە. ئەفکۆ مامازنی ئۆتۆمبیلên کلاسیک یا فلۆریان زیمرمن پترەش بەهرەیەکێ ئەوە بەرهێنانە دەماکو ئەوی لە مەرسێدیس بێنز کار دەکرد ئەوی دەستبکردنە ئۆتۆمبیلên کەڤن کرد ئەڤەشوی دەمیڤە کۆمەکاژە 300 ئۆتۆمبیلان پێک دەچێگریە. Karê min yê dawî li gel Mercedesê ez serokê navendeka klasîk bûm û tu çarçoveya wî karî da pêdivî bû ku min kar li ser otomobîlên klasîk kiriba û min vê demê dest bi komkirina otomobîlên xwe kiribû. Li seranserî cîhanê salane milyaran dolar li otomobîlên klasîk tên xerc kirin di pêleka berhênanê ya bi vê sermiyana berdîl da li sala 2022 otomobîleka corê Mercedes-Benz 300 SLR Eolon Hav Coupe ku vedgerîdeve bû sala 1955 bi 135 milyon euro an ku 149 milyon dolaran hat firotin ku bihatirîn otomobîla cîhanê da tête firotin. Di mavê 10 salên dawiyê da bihayê otomobîlên kevin bi rêja 185 sadê zêde bûye. Ji hevrekên giranbihayên wekî şerab, demjimêr û karên hunerî ku li rêja duwem tên piştî wêskiyên bêmînak, ev jî li gorî raporda dewlemendiya Knight Frank ya 2023.
جبرویەکی جبلی کیف بیاتنا به اتومبیلان او بوما بو و برهنانا کار رشت و وکی هون لپش من دبینن هجمارا کا زیده یا اتومبیلان نها کو ناو کومامده هنه کو ام جبو پاشرو جد پارێزن. لی اف کار نبوان کسانه ین کو دوباره دارایی دا ندویرکن. زمرمن دبیجی تیچونن کمکرن اتومبیلان جوانجی کریا هلگردن آوان و بیمه چید 20 سالانه بسانهی بگهیده 6 ساده جبهای وی. لو ما هندی ویوتر دچه بزحمتر دبه کمرو مکانیزماین گنجاو ببینه. داکو وان اتومبیلان زندی بهیله. اتوبیت هون گلک دروان بمزقینن داکو وان و همه اتومبیلان دراوشکا کارکرنی دا بهیله. بازار اتومبیل کلاسیک برفره دبید دیگه زده بونا هجمارا مروین دولمند کمپانیا هگرتی یا بیمین اتومبیل کلاسیک تخمین دگد که سالانه سراسری جهانه نزدیکی بهای 8 میلیارد دلار بازار اتومبیل کلاسیک هنه دیگه فروتنین تایبه جی لدمه که امریکا باکور و که مازنترین بازار اوان فروتنایه زمرمند بیجید جماره که برچاف یا بکراند سالا بوریده جروش حلتان آوراز و هندستان و چینه بون. هاتین مایی دنگ امریکا واشنطن. مزگەوتی گەورەی خورماڵ یەکێکە لە ناوچە شوێنەواری دێرینەکانی هەورامان کە مێژوەکەی بۆ سەدەی هەژدەی کۆچی دەگەڕێتەوە بەڵام لە ڕابردوودا پەرستگای زەردەشتیەکان بوو و دوای هاتنی ئیسلام کراوە بە مزگەوت. ئێستا ڕێکخراوی جیهانی یونسکۆ هەماهەنگی لەگەڵ ئەوقافی هەڵەبجە و شوێنەواری هەڵەبجە و سلێمانیدا دەکات پاش نۆژەنکردنەوەی وەک ناوچەیەکی شوێنەواری جیهانی بناسرێت. خێرخوازێکیش سەرقاڵی نۆژەنکردنەوەی ئەم پەرستگایان. مزگی گۆرۆ خوڕماڵین سەدە و هەژدە و کۆچینە وەشکریان جە ئیسەنە مزگیەکە هەم تەرجەلایەن و خێرۆمەنێ هۆرامانیۆ هەر پاسەکەوەڵینە نەبیەن وەشکریەوە مهندیسەکیش نەخشەکەشا کێشتەنۆ هەر پاسەکەوەڵینە نەبیەن. و عنصرانەی کە لە ڕووی ئینشائیەوە ئیشەکات بۆ هەڵگرتنی قورسایی قوبەکان کە لێرە شی کراوەتەوە هەر وەک دیارە ئەم قەوسانە لەسەر قوبەکان وا ئەکەن بەم عنصورە کە عنصورێکی زۆر کۆنی تەلارسازیە هەڵگری قوبەکە بوو سەپۆرتی لۆدی سەقفی مزگەوتەکەی کردو بڵین و ئەمەش ئەو شێوازەیە کە پێشبینیە کرێت مزگەوتەکە وا دەربچێتەوە شێوازە کۆنەکەی ئاوها بووە. ئۆقاف و هەڵەبجەی و شۆنەوار و کوردستانی ئینای عێلاقە نەچەنی ڕێگوستە و یۆنسکۆی جەهانی تا مزگەکە پێسەویۆ جەیاگە شۆنەوارێکا و جەهانی بشناسیۆ. بە خۆشحاڵیەوە لەگەڵ یونسکۆ ئێمە کاک عادل هەماهەنگی لەگەڵا کردبوون پێشووتر وەکو کۆمپانیای ڤیپانەر دوای ئەمە وەکو لایەنە بەشت پەیوەندیدارەکانی حکوومەت هەم وەکو ئەوقاف وەکو شوێنەواری سلێمانی لەگەڵیانە دانیشتێکمان کردووە بەڵێن وایە دانیشتێکی کە بکەین کە وەکو نقطەیەکی شوێنەواری لە سەرتاسەری جیهانە بناسرێت بەڵام دیارە ئەم بابەتە ئیشکردن و کاری زیاتری ئەبێت چونکە بەڕاستی ئەوانی سەرقاڵێکی زۆریان هەیە لە عێراقا و لە هەموو کوردستانە بەتایبەتی. ڕاوەبەر و شۆنەوار و هەڵەبجەی ماچۆ چنی لیژنەکا و پسپۆڕاڕێکی کۆتێنی تا بە کەرەسەکا وێژ جارێتەر ئاوەڵانش کەراوە. لیژنەی تایبەتمەندی پسپۆڕ بۆەوە پێگاتەوە بۆی بتوانین لەسەر ئەو شێوازە کۆنەی خۆی وە بە هەمان شێوازی بیناسازی و هەمان مواد و کەرەستە داخڵ بکرێت بۆی بتوانین لە داهاتوودا ئەم پێگە شوێنەواری وەکو پێگەی شوێنەواری لە یونسکۆ داخڵ بکرێت و بێگومان بە داخڵبوونی ئەم پێگەش لە یونسکۆ هەنگاوێکی گرنگ ئەچینە پێشەوە کە بتوانین پێگە شوێنەوارەکانمان هەم زیاتر نۆژەن بکرێت و هەم زیاتر پارێزراوتر بن. مزگیەکە وەڵتەر بە پاوسەر چاوە کۆنەکە پەرستگایە زەردەشتیەکە بێن دماتر دما و ئاماو ئیسلامی بیان بە یۆ جەیاگە ئاینیە دیارەکە دیوارەکەیش جە قسڵ و پەنجەرەکەیش جەدار و تفا و وەزا و هۆرامانی وەشکریانی منارەکەش 12 مەترێ بەرزا و بە سیوێری پلەکانی ملیسەر ئینە جگە جەجوانی و قەشەنگی مزگیەکەی کە ئیسەنە بیان بە یۆ جەیاگە شۆنەواریە ئاینیەکە خەڵکەوە فرە ساڵانە سەردانشکەرۆ فەرحان هۆرامانی دەنگ و ئەمریکای هۆرامان. میوانەکان لە نێوان جیهانی ڕاستەقینە و دیجیتاڵیدا لە نمایشێکی نوێی هایپەر تەکنۆلۆژیادا لە ڕۆما دەسوڕێنەوە. پیشانگاکە تابلە هونەرەکانی ڕابردوو لەگەڵ وێنەکاریەکان و بینین لە ڕێگەی ئامێری VR و AIەوە یەک دەگرنەوە. ئەم نمایشە گەردونگەرای جیهانی نوێی دیجیتاڵ دەکات.
پێشێنگە ئاهێری داوی یا لە قەسرا چیپۆلێ یا لە ڕۆما یا بە ناوێ هیپۆتێزا مێتاڤەرس هونەرمەندên mezin yên berê û hin hunermendên dijîtal yên herî nûjen li ser qada navnetêviyî ya vê hunerê dike nava axaftineke. Karên hunermendên bi nav û deng yên berê û yên civan bi hev re têne pêşedan. Damezranerê pêşengehê armanc û şêwaza pêşengehê raber dike. کۆنسپتا بنگehîn ya pêşangehê di navbera fîzîkî û dîjîtal de dorvegereke kurd çêkiriye. Bi rêya pêşandana berhemên dîrokiyên wekû wêne, peyker û piştî çend metreyan berhemên bi tecrübeya dijîtalî hatine afrandin. Mîvan bi cireyek laboratuvariya siberojê dikevin hundir ku bo tecrübeyeke mîna ya di salên pêşte dikarin bibînin. û têgihiştineke nûjen ya hevdem ya rastîn û nerastîn dide wan. Pêşengeh bi bêşa ayola çîrokên avjenî dest pê dike ku ji hêla Fabio Compietre û Paolo Di Giacomo ve hatiye çêkirin. Hêlaneke taybetî ya ku di hêle mîvan di navbera cîhanên rastîn û dijîtal de herin û werin. Simon Cînî dibêje mîvan heyranê karên ji serdem û çandên cuda dimînin. Lê destnîşan dike ku hin berhem dişibin hevûdin. Her tişt bi hevvegirêdayî ye. Tu nûbûneke ku ji paşerocî hatiye veqetandin tune ye û tevahiya vê pêşangehê vê yekê derdixe pêş. Hunermendên mezin herdem afrînerên cîhanan in û em karên afrînerên peyker, wêne û yên dijîtal, nûjen, teknolojîk bi hev re pêşkêş dikin. Peykerê navdar formên bê hempa yên berdewamiya li esman ku ji hêla Umberto Baccioni ve hatiye çêkirin bi bîranînên derbazan yê karê Mario Klinman re diaxife. Berhemek pêşeng ya ku bi jîriya çêkirî afrandiye û destûrê dide ku bi rengekî xweser rê ku pêk bêsînor portreyan biafirîne. Serokê Wexfa Sütuna Sêya dibêje huner girêdayî tevahiya jiyana mirove. Manifesta nel contesto Huner di çarçoveya ku mirov çawa kar dike û dijî de xwenîşan dide û yên ku bawer dikin ku ev cîhana nû ya ku bi internetê bi Google û her tiştê ku em rojane tê de ne wê dawiyê lê giyanê afirandinê bîne şaşin. Bereva jî vê yekê huner îro li vir tê pêşandan bi hizra zanyarî dijî û xwenîşan dide. Di dawiya pêşengehê de karê Refik Anadol heye ku bi rêka algoritmayan ve çêkiriye. Pêşengeha hipoteza Metaverse di 5 Nîsanê de li qesra Çîpolê ya li bajarê Roma hat vekirin û wê heta 23 tîrmehê bidome. Özlem Yasak, Dengê Amerîka. گەڕێکی ئەلکازمیە لە بەغدا هیوادارە ببێتە شوێنی داهاتووی هونەری سەرشەقام بۆ گەشتیاران. شەقامەکانی ئەم گەڕەکە پشتگوێ خراوە لەلایەن کۆمەڵێ هونەرمەندێکەوە خۆبەخشانە گۆڕدراوە بۆ پیشانگایەکی هونەری. بیناکان و دیوارەکانیان بە تابلۆ نەخشاندووە. هونەرمەندانی شەقامەکان گۆڕانکاری لە سیمای ناوچەی کازمێ لە بەغدای پایتەختدا دەکەن. هونەرمەندەکان وێنەی ڕەنگە و ڕەنگی سەر دیوارەکان دەکێشن و گۆڕان لە ڕوخساری ئەم ناوچە مێژوویە لە بەغدادا دەکەن. هونەرمەندانی ئەم کارە لە گروپێک لە خۆبەخشان پێکهاتووە ئەوەی بە کاریگەری پەپولە دەناسرێت. هونەرمەند عەلی خەلیفە دەڵێت ئەو دەیەوێت ناوچەکە بکاتە مەنزڵگەیەکی گەشتیاری. هذه المناطق هي كانت أصلا هي مناطق مهملة. بەداخەوە ئەم ناوچانە پشتگوێ خرابوون. بەڵام دوای ئەم گۆڕانکاریە ناوچەکە دەبێتە شوێنێک بۆ گەشتیارانی نێوخۆی عێراق و دەرەوە. پەیامان ئەوەیە کە بەغداد بکەینە شوێنێکی دیاری ئەم جۆرە هونەرەوە واتە هونەری سەرشەقامەکان. ئەوەی وەک دەبینیت خەڵکی ناوچەکە بە دڵیانە لەبەرەوەی هونەرێکی نوێیە. ئێمە درێژە بە کێشانی تابلۆکانی هۆشیاری و فۆلکلۆری و هەروەها جوانی دەدەین. بە زۆری هونەرمەندەکان خۆیان خەرجی کێشانی تابلۆکانیان دابین دەکەن، بەڵام دوکاندارەکان یارمەتی دارایی هونەرمەندان دەدەن کاتێک داوایان لێ دەکەن تابلۆ لە نزیک دوکانەکانیانەوە بکێشن بۆ ئەوەی سەرنجی کڕیاران ڕابکێشێت. فرحنا وكل شيء يعني من
ئێمە زۆر دڵخۆش بووین کاتێک هونەرمەندەکان دەستیان بە کێشانی تابلۆکان کرد ئەوانەی ڕۆژانی جارانمان بەیاد دەهێنەوە و هەروەها ئەو خانوە کۆنانە بۆ 50 هەتا 60 ساڵ لێرە هەبوون. دیمەنی تابلۆکان زۆر جوانە و شەقامەکەی قەشەنگتر کردووە. بیرۆکەی تابلۆکان کە سەرچاویان فۆلکلۆرە بە بۆیەی ڕەنگاوڕەنگی پاستیل کێشراون و دەموچاوی خانمان پیشان دەدات کە چاوەکانیان گەورن. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. فەیلسوفی دێرینی گریک دیمۆکریتۆس دەڵێت بەختەوەری پەیوەندی نییە بەوەی خاوەنی چەند مڵک و ماڵیت یان خاوەنی زێڕ و گەوهەریت، نەخێر بەختەوەری لە ڕۆحتدا نیشتەجێیە و لەوێ دەژی تا زایڵێکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان ماوەوە.